کاک سەقەر فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با شین بێ ڕەنگی شین بە سەرچاو بۆکسی شین بۆ کاک سەقەر بزانین چی تێدایە. ئەمڕۆ ڕەنگی دڵخوازی خەڵک زۆر شین بوو. ژمارە 4 و 5 ماوە. بەڵێ با ژمارە 4 بێ. با ژمارە 4 بێ. ئەوەکەی دیکە ڕقەمەکەی با پرسیاری ژمارە 4 بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. کام کیشوەر زۆرترین وڵاتی تێدایە؟ بەڵێ ئاسیا. پێم وابی ئاسیایە. دڵنیای نایگۆڕی؟ وەڵا هاوکاری من بکە خوشکی من بۆ جاری یەکەمینە و قەیدی نییە کاک سەقەر هەمووی جاری یەکەمینە پەیوەندی دەکە. هەتا ئێستا کەسێک نەبوو بڵێ وەڵاهی ئەوە دووەم جارە پەیوەندی دەکەم. وایە وەڵا من دەڵێن دەتوارن بگمە ئەفریقیە بەڕاستی. ئەفریقیا دۆ وڵامتە؟ بەڵێ با ئەوە بێت. با ئەوە بێ با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ ئەفریقیایە. زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەقەر لە دوهۆکەوە.